وەزارەتی پلاندانانی حکوومەتی یاریێمی کوردستان راپۆرتی شیکاری دانیشتوانی یاریێمی کوردستانی بۆ 20 ساڵی داهاتوو ڕاگەیاند. وەزیری پلاندانان دەڵێت لەگەڵ ئەوەی ساڵانێکی زۆرە سەرژمێری لە عێراق و هەرێمی کوردستان ئەنجام نەدراوە، بەڵام بە گوێرەی راپۆرتەکە گەشەسەندنی دانیشتوان بە ڕێژەیەکی زۆر پێشبینی دەکرێت، بە تایبەت ئەوانەی تەمەنیان لە 25 ساڵ بۆ 64 ساڵیدایە. ئامادەکردنی ئەم راپۆرتە لەم سات و کاتەدا گرنگی خۆی هەیە لە چەند ڕوویەکەوە، لەبەر نەبوونی داتای نوێ لە ڕێگەی سەرژمێری وەک ئاماژەمان پێدا و لەبەر پێویستیمان بە دانانی نەخشەیەکی داینەمیکی دانیشتوان بۆ 2 دەی داهاتوو تا ساڵی 2040 و نوێکردنەوەی پێشبینیەکانمان بەپێی ئەو گۆڕانکاریانەی دێنە پێشمان. بۆیە بوونی ئەم راپۆرتە وەک بنەمایەک بۆ کاری داهاتوومان دەستکەوتێکی زۆر گرنگە. راپۆرتەکە لە ماوەیەکی زۆر نزیکدا دەنێرین بۆ بەڕێستان و دڵنیاین سوودی زۆری لێ دەبینن، چونکە پەنجە خراوەتە سەر ئەو پێشهاتانەی چاوەڕوان دەکرێت لە ڕووی دیموگرافیەوە ڕوو بدەن لە هەرێمی کوردستان لە ماوەی 20 ساڵی داهاتوودا. تێپەڕبوونی قەیران و ڕەوشی هەرێمی کوردستان لە هاتنی ئاوەرە و پەنابەران لە ماوەی 8 ساڵی ڕابردوو دەرئەنجامی کاری راپۆرتی شیکاری دانیشتوانی هەرێمی کوردستانە کە پلان و بەرنامەی بۆ حکوومەت داڕشتووە. سەرۆکی دەستەی ئاماریش ڕای دەگەێنێت ئەم راپۆرتە ئاراستەی وەزارەت و لایەنە پەیوەنددارەکان دەکەین. ئەم راپۆرتە پێشبینی داهاتوومان نیشانەدا لە ڕووی دیموگرافی دانیشتوان تا ساڵی 2040. بۆیە بە باشمان زانی لە خزمەتی ئێوەی بەڕێزبین ئەمڕۆ و بە ئامادەبوونی شاندێکی باڵای نەتەوە یەکگرتووەکان کە بە دەرفەتمان زانی ئەم راپۆرتە ڕابگەینین. هیوادارین سوودی لێ ببینین و دواتریش کاری لەسەرکەین وەکو راپۆرتێکی داینامیکی کە گۆڕانکاری بەسەریەت. لا ساڵی 1970ەوە سەرژمێری دروست لە عێراق ئەنجام نەدراوە. بڕیار بوو ئەم ساڵ ئەم سەرژمێریە ئەنجام بدرێت، بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە دواخرا. راپۆرتی شیکاری دانیشتوانی یاریێمی کوردستان لەسەر بنەمای گەشەسەندنی دانیشتوان و پێشکەوتن و بوژاندنەوەی ژێرخانی ئابووری هەرێم بەستراوەتەوە کە بۆ ماوەی 20 ساڵی داهاتوو ڕەوشی یاریێمی کوردستان چۆن دەبێت. قارەمان جۆهر، کورسات نیوز، هەولێر.